ئەو کارگەیە لە ساڵی 2010 دامەزرا دەست بە دامەزراندنی کرا و دامەزرا ئامانجی دروستکردنی ئەو کارگەیەکەوە بۆ بەروبوومی خۆماڵی زیادکەین و کە دیتمان لە بازاڕەکان ئەو کەلوپەلە پلاسیکانە لە دەرەوەی وڵات هاوردە دەکرا ئەمەش بیرمان لەوەی کردەوە کەوا کارگەچی و هادانێن بۆ ئەوەی بەروبوومی ناوەچی ناوەخۆی زیاد بکەین و بەرەی پێ بدەین و بە پێشی بێخین. لێرەمە هەڵدەستین بە تێکەڵکردنی بەخۆی کەلەونی دێتن ڕەنجی شەفافە ڕوونە. ئێمە کە بۆی بیکەین ڕەنج تێکەڵکەین بۆیە هەیە بە بۆیەکانی تێکەڵ دەکەین بە خواستی بازار کە بازار چ خواستێکی لەسەرە چ ڕەنگێک خواستی لەسەرە ئێمە هەڵدەست بە تێکەڵکردنی ئەو بۆیانە. لێرە زۆرها بۆیەمانەیە کە بۆیەکانیش هاوردەی وڵاتی دەرەوەن. لە وڵاتی ئیمارات هاوردە دەکرێت بۆیەمان هەیە لە وڵاتی کۆریا هاوردە دەکرێت بۆیەشمان هەیە لە وڵات تورکیا دێتن و لێرەدا ئاماژە بە زۆرێکی تری بۆیە دەکەم کە پێ دەڵێن سەدەفی ئەو زۆریان زیاتر بەرگەی تیشی خۆر دەگرێت زیاتر لەگەڵ تیشی خۆر تێک ناچێ و ڕەنجی نامرێتن. فلێرەمە بۆ هەر تەنێک موادی شەفاف هەڵدەستین بە تێکەڵکردنی 10 کیلۆ تا 15 کیلۆ. ڕەنگمان هەیە ڕەنجی ماتی پێڵەن کە وەکو کرێمی و قاوەی و ئەوانە پێویست بە بڕێکی کەمترە. توانیمان کەوا منافەسەک لە ناو بازار لەگەڵ ئەو موادانەی کە هاوردە دەکرێت بۆ ناو هەرێمی کوردستان کەوا شوێنی خۆمان لە بازارەکانی هەرێمی کوردستان نەک لە هەرێمی کوردستان بەڵکو لە پارێزگاکانی عێراق وەکو بەغدا و بەسڕا و نەجەف و کەربەلا کەوا کەلوپەلەکانمان دابەشی ئەو شوێنانەش بکەینەوە. پێشتر کەوا ئەو کارگەیەماندانا هەستمان دەکردکەوە هاوڵاتیەکان زیاتر کەلوپەلی دەرەوەی وڵاتیان پێ باشتر بوو لە جۆری مواسفات بەڵام ئێستا ئێمە گەیشتینە ئەو ئاستاکەوە کەلوپەلی ناوەخۆی خۆمان زۆر باشتر بوو لە کەلوپەلی هاوردەی دەرەوە. هەبەر هەمێکمان قالبی تایبەتی بەخۆی هەیە قالبەکانی زیاتر هاوردەی وڵاتی دەرەوەن ئەویش لە زۆری لە ئاسنی باش پێک هاتووە چەند زۆری ئاسنەکەی باشتر بێ ئەوەندە قالبەکە جوانتر و تەمەنی درێژترە بۆڕی ساردکەرەوە و هەوای تێدایە بۆ ئەوەی کە لە دروستکردنی بەرهەمەکانمان لە دەرهینان و لە ساردکردنەوە شتێکی جوان و کوالێتی دەرچین. و لێرەش حەزمێ ئاماژە بۆی بکەم کە ماوادەکان تێکە لێرە دەکەین سایلۆیەکمان هەیە ماوادەکەی هەموو تێدەکەین لەگەڵ بۆیەکە هەڵدەستی ئەو بە نیکانی چیە ئۆتۆماتیکی تێکەلی دەکەم ماوادەکە موادی برێکە شەفافە ڕوونەکە لەگەڵ بۆیاغەکە تێکەلی دەکاتن بە ئامێری تایبەت لێرە دەیگوازینەوە بۆ سایلۆی مەچینەکە. بۆی باسمان کرد کە لە سایلۆیەکە ماوادەکە دەگەڕێتە ناو موادی ئامێری دروستکردنی کورسیەکە لێرەش پێویستی بە پلەیەکی بەرزی تایبەتی خۆ هەیەویش 250 پلەی فلیزیە لێرە ئامێرەکەت ئۆتۆماتیکە کە تێی دەکەی ماوادەکە و سوبوغەکەی بە حەسەب پێویستی خۆی دەیداتە دروستکردنی ناو قالب بە پەستەنێرێک دێتە ناو قالبەکە بۆ دروستکردنی بەرهەمەکانمان. فلێرە کە دایت بە خلالی پێویستی کاتی خۆی هەیە هەر قالبۆ کاتی خۆی هەیە
لە 50 چرکە هەتا 3 دقەونی و قالبەکان فەرق دەکاتنەوە ماوەی کاتی دەرچوونی بەرهەمەکان. دەمە تازە و کارگانەماندانا ئێستا فەرقەکە زۆر کەمە. پێشتر مەسەلەن بڵین ئەگەر ئێمە کورسێکمان بفرۆشت بە هاوردە زۆرترین زۆر لەوەی دەفرۆشت، بەس ئێستا تقریبان گەیشتینە 1 ئاست. ڕۆژێک لە ڕۆژان هیچ کەلوپەلێک لە دەرەوە نەهاتەوە، ئێمە دەتوانین خواستی خەڵک پڕ بکەینەوە لە هەموو بازاڕەکان لەبەر ئەوەی ئێمە ماگانە نزیکەی 400 تەن مواد 400 تەن بڵێن حوبەیبات ئێمە بەرهەم بینین و لۆ بەروبوومەکانمان لۆ کورسی و مێز و دەتوانین بازاڕەکان بە تەواوی پڕ بکەینەوە لە کەلوپەل. ئێمە کاتی کارکردنمان لە سێ شەفت سێ تایم پێکاتوە کە بریتین لە سەعات هەشتی بەیانی هەتا 5 ئێوارە، لە 5 ئێوارە بۆ 12 شەو، لە 12 شەو بۆ هەشتی بەیانی کە پێک دێت لە سێ شەفت ئیش دەکەین. کەلوپەلەکانیشمان پێکاتوە لە چەندەها جۆری کورسی لەوانە نزیکەی 10 جۆر کورسیمان هەیە لەگەڵ 4 جۆر مێزمان هەیە. مێزەکانیش پێکاتوە لە لاق پلاستیکمان هەیە، لاقاسنمان هەیە، کورسەکانیش هەروەکو ئەو شێوەیە و لە قەبارەکانیشی جیاوازن. مەسەلەن هەیتمان مێزی 140 سانتیمی و هەیتمان مێزی 120 سانتیمی، هەیتمان مێزی 80 بە 80 سانتی. ئەوانش پێک دێن لەوەی کە لاقمان هەیە پلاستیکە سابتە و لاقمان هەیە ئاسنە قەپات دەبی. بە نسبەت کورسیەکانیش کورسیمان هەیە بۆ باخچە بە کەڵک دێت کە لاقەکانی پلاستیکن و کورسیشمان هەیە لاقەکانی ئاسنە بۆ شوێنی کاشی و بۆ غێری جێی باخچە بە کەڵک دێت. هەروە کورسیمان هەیە کە دەستە ناویەک و بۆ شوێنی ئۆفیس و مەکاتب بەکاری دێنن. لێرەش ئەو زۆر بەرهەمان پێویستی بە 1 دقە هەیە، بە 6 سانیا دەردەچێت. کە لێرە دەرچوو ئێمە هەر بابەتێکمان هەیە ناومان هەیە پێویستی بێ قالبە، ناومان ئێستا ئەمەیە مەسەلەن پێویستی بە 3 قالبە، تەنیشتی هەیە، پشتی هەیە، پارچەی تری هەیە کە لەگەڵی ڕەبت دەکرێت. ئەو پارچانش بۆ ئەوەی کە زۆربەر هەمێمە هەیە پێویستیان لە فەرمانگەکان بەکاردێنرێت بۆی لە تەنی شتێک دانرێتن، زیاتر لە فەرمانگەکان بەکاری دێنن. بەرهەمیشمان هەیە زیاتر بۆ ناوماڵ و حەدیقە و باخچە ئەو شتانە بەکاری دێنن. و لێرە دەمەوێت باسی ئەو زۆرە مەوادە بکەم. لێرە ئەمە کە بدایەتی ئامێرەکان بەیش دەیەخین یان زاروە خەلەلێکی تەکنیکی ڕوودا لە ئامێرەکان بەرهەمەکانمان تەواو دەرناچێت، بە نوقسان دەردەچێت، کەم دەردەچێت، بۆیە لێرە ناتوانین بەرهەمەکانمان تەوزیعی سەر بازار بکەین. فلێرە بەرهەمەکان دەشێنینەوە دووبارە بە گەرمکردن و بە تێکەڵکردنی ئەو زۆرە بۆیە کە ئێمە پێویستمانە بۆ دروستکردنەوەی موادی دووەم. لێرە ئەو موادە پێ دەڵێن موادی دەرەجە دوو کە ناتانی کورسی و مێز و ئەشتانەی پێ دروستکەین. فلێرە هەڵدەستین بە دروستکردنی موادی بچووکتر بۆ کەلوپەلی ناوماڵ وەکو سەتڵ و
تەبڵە و ئەو شتانەی کە پێویستی بچووکی ناو ماڵانە. کە دێتە ناو سایل و ماوەدەکە لێرە دێتە ناو پلێکی گەرمی دیاریکرا گوتمان 250 پلەی سلیزیە بۆ ناو قالب کە لێرە ئەوەی پێویستمان بێ ئەو جۆرە بەرهەمەی کە پێویستمانە بۆمان ڕێک لێخیتن دروست دەبێتن. لێرەش هەڵەستین کە مەسەلەن ئێستا ئەویان دروستکردنی سەتلی ماڵە. لێرە کە باس ئەمە حەزم لێە ئەویان پێویستی بە پارچەی ترە. پێویستی بە پارچەی ترە ئەو پارچێش هەر لە وڵاتی دەرەوە هاوردەی دەکەین. دەمەوێت لێرە ئاماژە بۆ بکەمەوە ئامێرێکی تر و باسی قالبێکی تر بکەم کە بە قەبارەیەکی جیاوازترە و جیاوازی پەستانی فەرقی هەیە لەگە پلەی گەرمیەکەی. و لێرە ئەو جۆرە کورسیان زۆرێکی زۆر نایابی بازارە کە لێرە ئێمە دەیفرۆشین زۆر باوە لە بازار خواست و تەڵەبیەی بازاری زۆر لەسەرە کە بۆ هەم بۆ ناو باخچەکان بەکاردێ و هەم بۆ کورسی ناخواردن بەکاردێن. زۆر جار خەڵک لێی دەکات مەسەلەن کورسی لاقی دەکرێتەوە یان لە بەر ڕۆژ تێک دەچیتن. ئەو کێشەوانەیە ئێمەش هەستاین بە چاکردنی ئەو کێشانە بە چارەسەرکردنی بەهۆی تێکردنی مەسە مەوادی کیمیایی کە لەبەر ئەوەی هەرێمی کوردستان شوێنێکی گەرمە پلاستیک هەرچەند گەرم بێت پلاستیک نەرمایی مڕوونەی دەداتە خۆی لەبەر ئەو کێشەیە هەیە ئێمەش هەستاین بە چارەسەرکردنی ئەم کێشەیە بەهۆی بەکارهێنانی چەند مادەیەکی کیمیایی تر بۆ مەسەلەن ئێستا ئێمە کورسیمان هەیە لەبەر ڕۆژ ڕەنگەکەی تێک نەچێت کوالیتیەکەی بەرزە بەهۆی بوونی بۆیەکەی زۆری بۆیە و مادەی کیمیایی تێکەڵ دەکرێتن هەتا ڕەنجی لەبەر ڕۆژ تێک نەچیت. لێرەش دەمەوێت ئاماژە پێشکەوتوترین ئامێری کارگەکەمان بکەین کە بریتە لە گەورەترین ئامێری کارگەکەمان ئەویشیان چەندین قالبی گەورە بەس لەسەرەوەیان ئیش دەکاتن قالبی وەکو قالبی سەلەی زبل حاویە وەکو قالبی مێز وەکو قالبی خەزانات و شتانە هەموو لەسەر ئەو مەچنە گەورەیە ئیش دەکاتن بۆیە کە دروستکردنی ئەو حاوێش دەتوانین نافەسەی بازار بکەین بۆ نافەسەی کە موادی بیانی دەرەوەی وڵات بە نرخێکی هەرزانتر بخەینە بازار ئەوەندەی هەدەفیمە کە خەڵکەکە سوود لە مواد و بەرهەمی ئێمە وەرگریتن. لێرە دەمێت ئاماژەی پێ بکەم کە پاش تاوابوونی بەرهەمەکانمانە ناو مەچینە دەرهاتنیان لێرە هەڵدەستین بە پارچەی یەدەگەکانی لێدەین وەکو ئەو مەستەرانە کە پێکانی لەسەری ڕادەوەست مێزەکە لەسەری ڕادەوەستێ بە بورغی و پارچەیەک ئاستن دەیبەستین
بۆ ئەوەی مێزەکە شڕکەی نەکات و گەمەی نەکاتن. پاشەوەی کە بەسمان لێرە وەڕغی دەیبین بۆ تەغلیفکردن بۆ ئەوەی کە لە کۆگاکان بەبەر تۆز و ئەوشتانە پیس نەبێت لەبەرەوە کە لە بازار دەیفرۆشین بە شتێکی جوان و کوالێتێکی جوان دەرچێتن. ئەوە شێکێکی تر لە ئامێرە هەرگنیەکانی ئێمە بۆی دووبارە بوونەوەی موادی خام کە ئەو موادانێک کە بە کەلکی بازارکردن ناتوانین بیاینە ئەو بەرهەمانی کە ناتوانین بیاینە ناو بازار لێرە موادەکە بەهۆی ئەو ئامێرە دەیشتێنەوە دووبارە دەیکەینەوە مواد. لێرە هەم دوو قازانج بۆمە دەبێتن هەم ئەو موادێک کە بە کەلک نیادیسان دەشتێن و دەکەینەوە بۆ دروستکردنی کورسی و مێز و شتانە. دووش لێرە هەم نابتە فرێدانی زبل و پیسبوونی ژینگە. بەنسبەت ئەو کەلوپەلانەی کەوا لە دەروی وڵات بۆمان دێت کە بریتین لە قالب بۆیە مەوادی خام ئەوانە بەڕاستی کێشەی بۆ ئێمە دروست کردووە لەبەر بوون نەبوونی ڕێگا لەبەرەوەی ڕۆژانە ئێمە پێویستمان بۆ موادی خام هەیە بە بۆیە هەیە کە لە دەروی وڵات دێتن و کێشەیان بۆ دروستکردینەوە و لە هەناردەکردنیش کێشەمان بۆ دروست کراوە لەبەر نەبوونی ڕێگا. ئێستا ناتوانین بەروبوومەکانی خۆمان بین بنێرینە پارێزگاکانی عێراق مەسەلەن بەغدا و نەجەف و کەربەلا و لەبەر نەبوونی ڕێگا و بوونی گومرگێکی زۆر داوا دەکرێتن لە پارێزگاکان لەبەر ئەوەی موادەکە بەڕاستی ینی نرخەکەی زۆر گران دەبیتن ئەو موادەی کە ئەو کەلوپەلەی لە ئێران لۆیان لە وڵاتەکانی دەرەوە کە لە وڵاتەکانی کە دێتن هەرزانتر ڕادەوەستیتن لە بەروبوومیمە. بەروبوومی ئیرانی هەرزانتر دەگاتە دەستمان لەبەر هەرزانتر دەگاتە بازار لەبەر بوونی یارمەتی حکوومەت لە هەرزاندانی حوبەیبات مەوادی حوبەیبات کە خۆیانە حکوومەت یارمەتی کارگەکانی خۆیان دەدات. بەڵام ئێمە ناتوانین بۆ هەرزانیە ئەوە بکەین لەبەرەوەی ئێمە بوونی گومرگمان هەیە لۆ بەغدا و پارێزگاکانی دیکە گومرگمان بە ڕێژەی زۆر ئەو گومرگە وەردەگیرێتن ناتوانین ڕکابەری ئێستا ناتوان ڕکابەری کەلوپەلی ئیرانی بکەین. کێشەی سەرەکی ڕۆژانەمان ڕوبڕوونەوە یەک لەوانە نرخی کارەبا زۆر زیادە کە کارگەکەمان پێویستی بە ڕێژەی زۆر کارەبا هەیە. کێشەی خارجیمان هەیە کە هەروەکو باسم کرد گومرگەکی زۆریاندانایە لەسەر لە سەیتەرەی سەفراکەوە نزیکەی یعنی دەتانم بڵێم
سەتاسی هەتا چل گومرجی وەردەگری لە کولفەی پارەکەی ئەوانە بەڕاستی کێشەی زۆر گەورەیە لۆ ئێمە لەبەر ئەوەی کارگا دانانی کارگا ڕەبتە بە تاقی ئینتاجی هەرچەند تاقی ئینتاجی زیاد بی دەتانی نرخەکەی هەرزان بکەیت و دەتانی ڕکابەری لە بازار بکەیت بەڵام ئێستا ئێمە ناتوانین ئەم ڕکابەریە بکەین لەبەر کەم فرۆشتنی کەلوپەلەکانمان.